خان محەممەد ئادینەپور کە مامۆستای مۆسیقای کوردیە یەکێکە لە مامۆستا دیارەکان کە خاوەنی چەندین بەرهەمی دیارە کۆچی دوایی کردووە. بێگومان مامۆستا خان محەممەد یەکێک لە مامۆستایانی کوردی کورمانجی لە شێروان و خوراسانی باکوور کە خاوەنی چەندین بەرهەمی گرنگە و یەکێک لە مامۆستا دیارەکانی مۆسیقای کوردی دانرێت بەداخەوە کۆچی دوایی کردووە. خان محەممەد یەکێک لە مامۆستایانی مۆسیقای کوردی کورمانجی لە شیروان و خوراسانی باکوور سەر لە بەیانی ئەمڕۆ لە نەخۆشخانەی شیروان کۆچی دوایی کرد. پرۆفیسۆر خان محەممەد یەکێک بوو لە کەسایەتی دیارەکانی بواری مۆسیقای سونەتی کە خەڵاتی هونەری پلێکی لە بواری مۆسیقا لە وەزارەتی ڕۆشنبیری ئێران وەرگرتووە. خان محەممەد ئادینەپور خەڵکی شاری خانەقلی شیروان بوو، نزیکەی 60 ساڵ لە بواری مۆسیقادا چالاک بوو و خاوەن کۆمەڵێک بەرهەمی نایاب بوو.